گەرم و گەشتین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵا واتە دووشەممە 5 مانگی بەفرانباری ساڵی 1401 هەتاوی بەرامبەر لەگەڵ 26 دەسامبری ساڵی 2022 زاینی. لەم سەد ڕۆژەدا یەکگرتووی خەڵک ئەزمۆن کرا. هیوا و ئاوات لە دڵانەوە ژیانەوە و بێ هیوایی و شپرزەی لە نێو ڕێزی دەسەڵاتداران و بەکرێگیراوانی حکوومەتیدا پەردەی لەسەر لاچوو. ڕوون و ئاشکرایەکە ئەزمونەکانی ئەم سەد ڕۆژە هاسان و بێهەزینە دەستەبەر نەبوون. بەداخەوە زیاتر لە 500 کەس بە قەتڵی حکوومەتی لەسەر شەقامەکان و لە زیندانەکان گیانیان بەخت کرد. زیاتر لە 20,000 کەس دەست بەسەر زیندانی و بەشی زۆریان ئەشکەنجەدران. بە هەزاران کەس بریندار بوون و بنەماڵەی بەشێکی زۆریان بەرەو ڕووی کێشە و گرفت و سەرێشە و کارەسات بوونەوە. بەڵام لە هەمان حاڵدا لەم سەد ڕۆژەدا شاهدی هاوپشتی خەڵکی هاوچارە نووز لە کوردستانەوە چا بەلوچستان، ژنان، لاوان، کرێکاران و زەحمەتکێشان، هونەرمەندان و ڕەوناکبیران، نووسەران و وەرزشوانان و پزیشکان و پەرستاران و هیتر بووین و ئەمە هێزە گەورە و بەرینەیە کە توانایی بە سەرکەوتن گەیاندنی شۆڕشی هەیە. لە سەرودەمی زیاتر لە سەد ڕۆژی شۆڕشی ژن ژیان ئازادیدا سەری ڕێز و نەوازشدا دەنوێنین لە بەرانبەر گیان بەخکردوان بنەماڵەی بەڕێزی ئەوان و سەرجەم زیندانیانی سیاسی و هیوای چاکبوونەوەی هەرچی زۆرتریش بۆ بریندارانی ئەم شۆڕشە دەخوازین. بینەرانی عەزیز، ئێمە بۆ باسی زیاتر لەسەر ئەم سەد ڕۆژەی کە لە ئێراندا تێپەڕ بووە داوامان کردووە لە بەڕێزان سورەیان نەدیمپور، چالاکی مافی مرۆڤ و چالاکی بواری ژنان و هاوڕێ ڕۆیا مەحموودی کادری حزبی کۆمۆنیستی ئێران کە لەم بەرنامەیە بەشدار بن. هاوڕێیان بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس. هاوڕێ سورەیە، ئەگەر بمەوێت لە جنابتەوە پرسیارەکان دەست پێ بکەم، من هەروەکو لە پێشەکیەکەی چا باسم کرد 100 ڕۆژ لە شۆڕشی خەڵک لە ئێران دەگوزارێ. بێگومان ئێمە لەم بەرنامەیە زۆرجار لەسەر دەستکەوتەکان و ئەو ئاو گۆڕانەی کە لە کۆمەلگا دروست بووە باسمان کرد. ئەگەر ئێوە خۆتان بتان هەوێ وەکو کەسێک کە لەم بوارەدا چالاک بوون دەستکەوتەکان چۆن پێناسە دەکەن؟ ئەوڵ سلام بە احترام هەیە بۆ واقعان کەسکەلێکی گیانیان لە ئرتباطێک ئەم جنبشە ئینقلابیە لە دەستداگە. سلامەکەم بۆ خانەوەدەکانیان کە مناڵەکانیان لە دەستداگە. هەر وەختی بنیام ئەم کلیپگەلە ئەوێنێت هەم لە نەزەر ئحساسی و قەلبەن ناڕەحەت ئەوێت و هەم خەشمێ عەزیم لە بەدەن بنیامە بە وجودێت کە خۆی تۆلیدە ئێنەرژی ئەکات کە بیشتر ئێمەش تا ئەو جێگە کە ئیمکانیست ئێمەگە کە لە خارج کشوەرە زندگیەکەین واقعا نیروداین و ئەم ڕژیمە ئەفشاکەین. سلامەکەم بۆ خانمە ڕۆیای گرامی و سلام بۆ تەواو بینەندەکان ئێوە. ئەگەر ئێمە گەرەکمان بێ ئەگەم گەرەکم بێ مەسئلەت دەستاوەردگەلێک کە ئەم 100 ڕۆژە لە جنبشە ئینقلابی ئێران گوزەریاگە بە ڕەسیکەم تەقسیم بەندی خاسێکی بۆ لە نەزەراگرگە. یەکی ئەوە ئەم جنبشە ئینقلابیە چ تەئسیرێکی لەبان کل مردمە و دانیاگە. دوم چ تەئسیرێکی لەبان دەستگاه حاکمە و دانیاگە. وەسێوم چ تەئسیرێکی لەبان دەوڵەتگەل و پارلەمانگەلە کشوەرگەلە خارجی و دانیاگە. لە ئێرتباطێک مردمە ئێرانە ئەگەر لە بیرمان بێت ئەم جنبشە لە ژنگەل و شڕۆ بوو کە ئەوڵ ڕووسەریەکانیان لابرد بەناوە ژنگەلە خیابانە ئینقلاب دختران خیابان انقلاب در واقع کنیشکل خیابان انقلاب مشهور بو ام جنبش و وقتی که ام جنبش پایگر طبیعتا جنگل که روشن فکر هاتن ناو خیابان و اعتراضیان کرد به فشار رژیم لبان امانیه بو و مسئله فقط مسئله هر کش معنی مسئله حجابش نبود. شعار مشترکی که بعد ام جنبش ادامه بود تا اینکه خانم ژینای ئەمینی لە وەختی هاتوو بۆ تاران بە خاطر ئەوە کە حجابەکەی ڕعایەت نەکرد و واقعاً بە قەتڵیان گەیان. ئێمە ناتوانین بێژین کە ئێعدام کراگە بە قەتڵ گەیانیان و شعار لە مردم کورسان و شڕۆ بوو. یعنی ئەم جنبشە ئینقلابیە کە ئەم 100 ڕۆژە ئێدامە داگە ابتدای ئەتانین بێژین حرەکەتێ بوو کە لە کوردستان و شڕۆ بوو و شعار ژن ژیان ئازادیاندا. ئەلبەتە ئێمە ئەم جنبشە
انقلابی کنونی هەروە بەشە لە بعد ساڵە 57 پریۆدگە لە مختلف ئەوجگردن ئەم ارتباط کوژریانە ژینای ئەمینی بوو بە لە کوردستان شعار ژن ژیان ئازادی واقعا حرکت بوو کە تۆ مردمی ئێرانی معروف لە دوور ئەم شعارە جەمع کردو اونجا چه تأثیرێکی لەبان خود ئەکسەر مردمۆدانە بزان وەختی کە ئەم مەسئلە مەطرح بوو کە ئەم کوژریان ئەم کچە مەطرح بوو وەختی ئەم شعارە دریا وەختی کە مردم لە سایر مەناتق ئێرانە مەسئلەی کورسانیان کوردستانەتیان بەرجەستە کردەوە وتیان ئەس کوردستان تا تێهران نام ئەس بەلوچستان تا تەبریز ئەم مەسئلە باعث بوو کە تۆ کەسگەرێکیش کە تا ئەنازێک بێتەفاوت بوو یا وەحشەتیان بوو لەوە کە ئەگەر حرەکەتێک ئەنجام بن باعث ئەوێت کە ئێران پارچە پارچە بێت لەبار ئەوانە تەأسیرە مثبەتی دانیە و ئەوان چه کێشان بە خیابانەکان ئەدێ زیاترێ بە ئیستڵاح جورئەت و شەهامەتیان پەیا کرد بێن ئیتر ئەو مەسئلەی ئەوەڵ خەو کچەکان بوون بعد کوڕ و کچ جوان بوون بعد دانش ئاموزگەل بوون و بعد کەم کەم بازاڕیگەل بعد کەم کەم کارخانەگەل شرکەتگەلە مختلف بەم جۆنبشە بە ئێستەڵا ڕویان کاورد ئەمە تەأسیرێک بوو کە باعث بوو ئیتر ئەو ترس و وەحشەتێک لە دڵ مردما بوو لە قبل لە مسابقە قبلی چاوتگمەکە کە ئێران پارچە پارچاوێت ئەوە ڕژیا ئەمە تەأسیری لەبان خودە مردمەوە تەأسیرێکی لەبانە هەیئەتە حاکمە و داینیا ئەو وەکە دیان کە ئەم دەفعە ئیتر وەک بە قەوڵ معروف جۆنبشکە لە قبلی نییە کە واقعاً تان سەرکوفتی کەن و سەرکوبی کەن و باعث بوو خۆ بە هەر حاڵ تەبیعەتەن ڕیزشگەلێک لە خود ئەم هەیئەتە حاکمێکا بە وجود هات کەمانکە ئەلان لە بیرم دقیقاً لە کام شارە بوو کە لە مەناتقە سیستان و بەلوچستانە بوو یەکێ لە شارگەلی کە بەسیجیگەل ئەو شارە ئێلامیان کرد کە ئێمە هیچ گونە هاوکاریک ناکەین لە تەک ڕژیمە و بەڕووی مردمە خۆمان ئەسلحە ناگرین یەکێ لە تەأسیرگەلە تریکی کرد لەبانە تأسیر فەرهەنگی لەبان مردمۆدانیە ئەو دیدێ بوو کە هەڵەگەرم بە مەسەلەی تەأسیرێک لەبان مردمۆدانی ئەمە لەبیر چوو بێژم ئەم نقطە فکرەکەم و جالبە بێژم تەأسیرە فەرهەنگی بوو کە قبلەن ئەگەر بەژن بە عنوانە یەک شتێک بە عنوانە لەزەت بردن لێ سوء ئیستیفادەیانە کرد ناو شارەکانە بەتەڵێکیان ئەوت یا بە دیدێ خوارە بەژن پاشانە کرد لە دوای ئەم جۆنبشە ئێمە دیمان کە واقعاً ئەسان حرەکەتێک من فکرم لە ئەرزتان لە ئەرز چەندین ساڵە سوورەت بگرێت لە ئەرز 100 ڕۆژە سوورەتی کرد ئەو بوو کە ئەسان کولەن دیدێک نسبەت بە ژن بوو قبلە ناکە ئەم جمهوری ئیسلامی لە ناو مردمە بە ئیسلام نەهادینەی کرد و ئەو دیدە لەبین منزور سانەوەیە کە ئەم شۆشە ببوورە مە ناو قسەکەندان چون قسەکەتان من وە بۆم باستا بووە کە ئەوەیە فەرهەنگی پیا و سالارانە نسبەت بە ژنان کەمترەوە بوو یەکێ لە دەستکەوتەکانی مەبەستان ئەوەیە دقیقەن ئەوەسە یعنی ئەو فەرهەنگە ئەو دیدگاه هەر لەبین چوو بە مەسئلەی کە ئەمە ئەن لەناو ئۆپۆزیسیۆنە بنیام ئەژنەوێت بە ئەبینێ ئەوەسە کە مەسئلەی شرکەتی ژنان لە قدرت سیاسی لە ئایندەی ئێرانە مەطرح کرد ئەمە مەسئلەی خیلی مهمەکە حتا بعضی لە پیاکان خۆیان مەطرحیکەن کە ژنگەل ئەژێ 80% قدرەتیان بێت نا ئەسڵا ئەژن کە ئەسڵا ئەم جۆنبشە ئەژێ بە ڕەهبەری ژنگەل بە پێشەوە بچی ئەمە دەستاوەردەی کەمێک نییە بەڵێ زۆر سپاس هاوڕێ سوریا حتمما تێمە بۆ لاتانەوە پرسیاری ترەکەم لە جنابچان بە هاوڕێ ڕۆیە جواوی ئەو پرسیارە باتەوە کە ئێوە خۆتان وەکو خۆتان باسی دەستکەوتەکانتان کرد بزانین ڕای هاوڕێ ڕۆیە چی هاوڕێ ڕێوەیە ئێوە نەزەرتان چیەوە پێتان وایە ئەو دەستکەوتانەی کە لە سەد ڕۆژی گوزەشتا بەدەست هاتووە چییە زۆر جار قسەمان لەسەر کردووە بەڵام بەپێی ئەوەی کە 100 ڕۆژی لێگوزەراوە پێم وایە زەرورەتی هەیە کە ئێمە زۆرتری لەسەری قسە بکەین بە هەموو ئەوەی کە زۆرێک ئینسان گیانیان لەم ڕێگەدا لە دەستداوەوە زۆرێکیش بریندار هەیە وە کۆماری ئیسلامی لە هەموو جنایەتێک دەستی نەکێشاوە لەم 100 ڕۆژەدا بەڵێ سڵام هەیە لە خەمەت ئێوە و لە میێوانی عەزیزتان فرەیاخانە زۆر خۆشحاڵم کە بازم
جارێتتر بەختەوەرە زانم کە بوومە شەریکی میوانی تۆ. سڵامە نێرم بۆ تواوی میوانانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەوانەوە کە ئەم گوێبەست و دیدار ئەمان بینن. سڵامێکی زۆر تایبەتیم هەیە بۆ تواوی بنەماڵانی ئەو خانەوادەگەلە کە ڕۆڵەکانیان لە دەستداگا و ئەمڕۆ چلەی ڕۆڵەکانیان بووە چوونە سەری مەزاریان بە بازم بە شوعاری ژنجیان ئازادی ئەو ڕۆژە غەمگینیانە بەسەر برد. بە هەر حاڵ خۆشحاڵم کە بازم بینەری ئێوەم. ڕاستەوێت هەروەختایەخانە مەترحیکە فرە دەستاوەری بووکە دەستاوەرەکانی یەکێ لە گەورەترین دەستاوەرەکانی ئەوەسەکە ملەتی ئێران بە تۆر کولی کە 5 ملیەت یاتیە گشتی هەین کرد جەمە کردەوە بە دەوڵخۆیان کردیە باەسەوە کە ئەسڵن کەس ئەتر ئەوە ئەو شتە نەمێنێ کە من کوردم عەرەبم تورکم فارسم چۆن یەک شعاری سەراسەری دریا کە لە کوردستانەوە ئەو شعارە عزیز و گەورە و بەناوە کە توا دنیایژی گردگەسەوە کە باس کریا کە ژن ژیان ئازادی کە لە هەر منتەقەیەکی ئێران ئابڕی ئەمە مەسئلە وجود یەسووە جێگەی کە کەشە قەردانی و ئەستایشی کەی لە شعارەکە و گشتی جەمەکرۆ بە یەک مەسئلەی مەذهەبی لابرد کە هەمیشە لە عەرزی 43 ساڵە ئەم جمهوری ئیسلامی بە پای مەذهب بە پایەوە کە من شیعام و تۆ سونیم ئەوە یەک مەترح کرد کە بە هەر حاڵەوەختە فەرق و جیاوازی خاتە بین ملەتەکان نەتوانن مردمەکان بە یەکەوە بن مەسئلەی کورد و تورک و عەرەبی خستە بین کە مردمەکان نەتوانجەوە بنەوە بەڵام ئیستا هەمبەستگیکی دروست کردە لە ناو ملەتی ئێرانە کە ئەسڵن ئەوەیانە بۆ مەترح نیە تو کوردی یا عەرەبی یا فارسی بەرعەکس ئەگەر اتفاقی لە کوردەواری ئاکەفێ لە منتەقەی بەلوجستان لە منتەقەی تارانە لە ئەسفەهانە هەڵەسن ئێعتراز دەکەن بە خاترەوە جمهوری ئیسلامی نەتوانێت نیروەکەی فرەتر لە حەدێکی کە توانی هەست لەو جێگە لە مستەقرکە ئەوانە نیشانەی پیرۆزی دەستاوەرێ ئەم سەر ڕۆژەسە کە بەگیانی بە قەوڵەکەی خۆت 500 نەفەر لە ئێرانە بەدەستاتکە بە پای قدرەتی هەزاران ئینسان کە ها لە زیندانەکانە لە ژێر شکنجە هەن هانە ژێر تەبعیزە هانە ژێر شکنجێکی ڕۆحی و ڕەوانیە بە هەر حاڵ ئەوان ئەو دەستاوەری لە دەستاوەرگێکی ئاسان نییە هەم زەمان بزانە اقتصادی ئێرانی فەلەج کردگا دوێنێ باسییان کرد کە دولار بووگە چ لە زارتمە لە مەرزی چ لە زارتمەن ئەمڕۆژ ڕەت بووگە بووە یعنی ئەوانە ئەوێتە باعیسەوە کە ئەم دەوڵەتە بنیریکە ورد کاتە ملیەکە کارێکی کردگە کە حتا لە ناو خودی جمهوری ئیسلامیە لە ناو دەستگای جمهوری ئیسلامیە بووگە باعیس مشکڵات یعنی لە ناو خۆیانە هەماهەمیان نییە ڕۆژ بە ڕۆژ تەفرەقە ها لە بینیان ڕۆژ بە ڕۆژ قسەکان خۆیان ئەم یاکە هینەکەی ئەو تێرە کە زەق و کەمەکۆڕی تۆ بگە کە مەردمەکاوت یاگەسەوە ئەو یاکە باسەواکە کە تۆ ئەو کارتە کردگە بە خاترەوە مردمۆکتە ناڕازیە فەسادۆختە ئەدامێ بووگە ئەدامەتانداگە لە تەفرەقەی کە ها لە بین ڕۆڵەکانی خۆیانە و مردمی ئێران جوانەکانی ئێران کە بە بەدبەختی ژیانەکەن مینای ژینای عەزیز کە بە خاترەوە حجابەکەی ڕێزێوەختە باش نەبوو گیانی لە دەستا لە حاڵێکە ڕۆڵەکان خۆیان نەوەزاکان خۆیان لە دەرەوەی وڵاتە بە باشترین ئیمکانات ژیانەکەن سەر ڕوتن نازانم کافتێ کافاچن ئەملاوچن دیسکۆچن لە حاڵێکە ڕۆڵەکانی ئێمە لە ناو وڵاتی خۆمانە بۆ گشتێک تەبعیزەکە وجودیان بۆ گشتە کەمبوودەکە وجودیست لە حاڵ شکنجەدان و گردن و ئیعدام و شکنجەن یعنی هەمبەستیەکی نیشانداگە بە قۆڵ وەختەسرایەخانیش باسی کرد کە لە ڕابطێ مەسەڵەن تواوی ئەسڵ مەرزی نەهێش کەسەوە ئەکسەری مەرز نەماگە من وازانم مەرز بێ معنی ئالعانە لە ئێرانە بە دەلیلەوە لە هەر منتەقەی کارگایینەوێ ڕۆژ بە ڕۆژ هەمبەستیەکە باشترە وێ ڕۆژ بە ڕۆژ لە جیەکان ترا کە اعتراز تا مدەتی لە مەبەرتەنەوەی ئیسا ئەدامە بووگە مەسئلەی ئەوەسە کە ئەم دەستاوەری لە دەستاوەرێتێکی کەم نییە فشارێکی فرەیاوەرگە بەسەر دەوڵەتە و مردمی فرەتر بەوەین کردگە کە قەوی کردگە کە فرەتر لە مەیان نابن جمهوری ئیسلامی تواوی ئەبزاری خۆی بەدەساوەرگە بۆ شکنجەکردنی مردم دواوی ئەبزاری خۆی بەدەساوەرگە بۆ کوشتنەوە ئیعدامکردن تواوی ئەو چکلی بدە بۆلی یەک چی نەتوانی یاختە کە مردمەکە بخاتە ماڵەوە ئەمڕە چونکی ئەم مردمەکە بە تۆر گۆلی گشتیان شعاریان یەک شعارە سیستم ئەشی عوەز کردی ئەسڵ انتظاریان یە بێت جمهوری ئیسلامی باس کە حتا بانکێ تاالعانە تا ئەمڕۆ کە من و تۆ بە یەکە قساکەین جمهوری ئیسلامی نات کە بیدەست دیان نێتەوە کە من اشتبام کردگە
ڕۆڵەکانەوەمان گرگە بەرگولا اشتبامان کردگە کە چەندین هەزار نەفەر ماخسکە زیندانەکان اشتبامان کردگە کە نازانم ئەم اتفاقە لە هاتکە و ئەم مشکلگەلاتکە بانکی دەمی دەنیاگە بەوە بەڵام مردم هەم زەمان هەم وێسیاگن لە بەرابەریە بەو گشتە پشارە و لە بەرابەری وێسیاگن بۆ مستەقیمە نێژن سەرکوب بە دیکتاتۆر نابود بە دیکتاتۆر ئەشێ سیستم لاچێ ئێمە یعنی پشتێنی نەکردن نێتوانیگە مردم خاتە ماڵەوە مردم ڕۆژ بە ڕۆژان نەقیابەکان تەوەجۆکەن تواو ئێران تواو کوردستان ڕۆژ نیە لە کوردستان ئەوختن خۆشپێشیان نەوێک تەزاوراتێن نەوێت لە هەر منتەقەیکە لە مەناطق گەلترا زاهێدا ڕۆژی جمعە دوای نوێژی جمعەیان هەمیشانە ناو بازار هەنە ناو خیابانە بانکە ئەو گشتە شەیدی ژیانە داگە بانکە بازم ئەم جمعەژەکە بوو بەداخەوە چەند کەسێ تریان شەید کریا بەرحاڵ تەین بوو بەڵێ مردم ناچێت مردم بە دەست جمهوری ئیسلامی بە تەنگ هاتکەن حازرن بازم کوشتە بن حازرن ڕۆڵەکانیان بنێنە ژێر خاک بەڵام حازر نین ئیجازە بن ئەم جمهوری ئیسلامی خۆی بگرێتەوە ئەوە نقطە مشترەکێکی زۆر گەورەست کە فرە مهمە وەشە ستایش کردگێ ئەو مردمە لە بەرابەری ئەو گشتە زۆڵمە و کەوێسیاگن و مقاومەتیان کردگە بەڵێ هاوڕێ ڕۆیە زۆر سپاس حتمما دووبارە پرسیاری ترتان لە یەکەم هاوڕێ سورەیە ئێوە باسی تەئسیراتتان کرد لە ناو کۆمەڵگادا لەم سەد ڕۆژە و ئەم شۆڕشەی کە ئێستا لە ئارادایە ئەگەر بمانەوێ تەئسیراتی ئەم شۆڕشە لە دەرەوەی ئێران ببینین ئێوە چۆن هەڵی دەسەنگێنن قبل از اینکه به سوال ایو جواب ما نکته تریش که فکر کنم در نظر تأثیرات فرهنگی که لبان کل مردم دنیاگه یکی تر دانه تری چی مطرح کن و او تأثیری که هست که مسئله دین به طور کلی بۆ وەزعەیەک لە گوزەشتا بوو کە ئەمانە مەڵاگەل نمایەندەی خوان و ئێمە هیچ ناتانین تۆهینیان پێ بکەین هیچ ناتانین ڕێخەیان لێ بگرین ئەساسەن ئەمە ئەسن چوە ژێر سوال وەختی کە شعارێکی لە جنوب تاران و ئەیاندا شعارگەلێک و بعد بە دانشگاگەرش حتا بە ئێستڵا کێشریا و خب طبیعتا بعضێکیش انتقادیان بۆم شعارگەلێ وەک مثلا قۆرمە سەبزی بعد ئەدامێ ئەمانە تأثیرێکی کدانیا و بووە کە ئەساسەن مەسئلەی دین بۆ قودس و احترام و قبح و احترام ئەمانەکە بووی بردی ژێر سوال ئەمە خیلی مەسئلەی مهمەکە یعنی مردم ئیتر بۆ سورەتەکە یان ئەمە مەڵایە ئەمە ئەش دەستی ماچکەین ئەمە احترامێتری هەست ئەمەیانە بردە ژێر سوال مەسئلەی ئەمام بپەرانی ئەوە ئەمامەکان مەڵاکانیان ئەخستە دەرەوە ئەمە مەسئلەی ئەوەنەوە بۆ ئەوە کە بە هەر حاڵ ئەم مەڵاگە لە عەزیەت کرد تأثیر مثبت فرهنگی که دانیا لبان مردم او بوا که نشان ده که ایده ام ملاقله او احترامیانه نیه کسکلی که کار نکن ولی دسترنج دیگران زندگی اکن و سوء استفاده اکن و باعث عقب ماندگی فرهنگی یک جامعه اون امانیانه برده ژێر سوال امام دستاورده فرە مهمه که اشیاء نظر بگیرید لآینده ایران ایده کمتر نیرو سەرفەوێ بۆ ئەوە کە بۆ بە مردم تۆزیح بن کە بابە دین مەسئلەیەکە کە بە هەرحاڵ دەتک خۆیان خۆرافات دێرێت ئەم مەڵاگەلەشی بە هەرحاڵ کار بکەن تا ئینکە زندگیان بچێت ئەم مەسەر و ئەمما سوالەکە ئێوە تەئسیرێکی لەبان خارج دەدەن لە وەحلێ وڵات تەئسیری لەبانە مردم ایرانی گلک که خارج از کشور زندگی کن واقعا وقتی با ام تظاهرات بنیام ارد ابینی کسکلیتین بنا تظاهرات اصلا قبلا نهاتن کسکلی که وحشتیان بو با وقت مثلا اگه بین ناو تظاهرات شناخته شده او نه تنها گرانو با ایران کسکلی که هشتا به اصطلاح شکیان بو ایامود که به هر حال ام اصلاح طلب گله بین سرکار خاستره در نتیجه نهات ناو تظاهرات و شعار سرنگونیان ناده ولی الان اما اوینین که تواو کسکلی که لخارج از کشوره هن اکثریت قریب به اتفاق شعار سرنگونی رژیمان اما دستاورد مهم و ام تظاهرات عظیمه که گورترین من لبرلین هذه تظاهرات 100,000 نفری خود ام تظاهرات در واقع که دستاورد بزرگ ام گوره ام جنبش است
كل خارج تأثير لبان إيراني كل خارج از کشور زندگی کرد و بعد تظاهراتی که ایرانی کل خارج از کشور زندگی کرد اپوزیسیون ایران روشنفکر ایران وقتی که بیانیه مختلف یعنی پخشو کرد مصاحبه مختلف یعنی که لنا روزنامه و یا رادیو و تلویزیون که خارج از لو کشور که زندگی کرد امانت مجموعاً تأثیر دانیال لبان مردم کشور خارجی وقتی که مردم زانیان که جنبش انقلابی لإيران اوش بر رهبری جنگلیان ام شعار جنجیان آزادیه واقعا لبان خارج از کشور تأثیری دانیا مسئله مطرح بون جنگل مسئله او که فشار الهواء بو رژیم خیلی انعکاس مثبتی بود در نتیجه خود مردم اروپا مردم آمریکا و جالبه حتی من کلیپ مدل کشورگل آفریقایی که شعار جنجیان آزادیان ده ام تأثیرات خوب طبیعیه تأثیر حرکت مردم و پشتیبانی لجنبش انقلابی ایران تأثیری دانیه لبان نمایندگی ام مردم کال پارلمان دنچه پارلمان گل کشورگل اروپایی خویا اعلام پشتیبانیان که جنبش ایران و انعکاس عمل او وکیل پارلمان اروپا و وگین که به هر حال تحریم گل بیشتر لمقابل ایران و دیمان که افراد تک افراد پارلمان اروپا موضع گیریان و پشتیبانی خوانیان لجنبش ایران مطرح کرد و یکی بزرگترین دستاوردی که اتان بیجین که ام جنبشه و تأثیری که ام جنبشه لبان پارلمان گل اروپای دانیا او بوا که مثلا پارلمان اتریش لسو کفالت سیاسی 183 زندانی ایرانی کرد لپارلمان سوئدا تو نمایندگی لپارلمان که با گروند خارجیان بو که خارجی تبار خارجیان بو اعلام یان کرد که اما کفالت تعداد زندانیان سیاسی اگرین لهر ول آلمان و تام حرکت لآلمان و شو امانه دستاورد کمی نیه و بعد تأثیری که ام کفالت امانه که کفالت کن چه تأثیری دارند لبان ارتباط ام کشورگرو لتک جمهوری اسلامی امانه امیشه مسئله که اتاین پی اشاره که بله هاوریر سرای اگر پیتان خوش هری اشاره پی بکن هر وکفالتی که باستان کرد که ما بینیم مانا لم زیکی سیمانگه دا که وکو خوشتان باستان کرد زور پارلمانتار کفالتی سیاسی کسانی که محکوم به اعدام بون بر عهدهان گردو امانه یعنی چی یم تأثیرات که دبیت چون بید بزن تأثیر اول امانه وقتی کفالت اگرن به معنای اونی که امانه وکیل حقوقی ام افرادن چون من نتن قانون وکالت حقوقی هم بگیرن امانه کفالت سیاسی اگرن به معنی که ام افراد زندانی سیاسی که دنبال کن وضعیتیان دنبال کن که لچه مرحله که هست بعد طبیعتا خبر اگرن لإيران که امانه شکنجه بوگن ازت یعنی کرده الان کی گری که اعدام کن و ام مسئله تیرنا پارلمان گر خوان و توضیحان و لهر جگه که اگر نماینده پارلمان اگر نماینده پارلمان بین که لپارلمان اروپایی چه به اصطلاح وظیفه کنز ارون لپارلمان اروپا صحبت کنه سر ام کس که به نماینده به سایر نماینده کشورگل تماس گرن صحبت کن که ام زندانی که من کفالتم درگه وضع ام است او فشار بریم به جمهوری اسلامی مثلا که لکارگلی که پارلمان اتریش کردی فشار به دولت دستور نفشار دستوری داد که بعد دولت سفیر ایرانی خواست و توضیحی لی خواست که اعدام گله چون او اعدام میکن مردم به چه دلیل اعدام میکن اصلا ام درست نیه و بعد یکی امسه که ام سفیر گله اخوازن و لیان اپرسن و جر سؤال وان ام تصمیم که دولت ایران گردگی یک کاری تریش که ام حرکت کفالت سیاسی تأثیر انیلبان پارلمان اوسته که بررسی اکن که
دولت چه قراردادگاه اقتصادی لتک او دولت مشخصه چه قراردادگاه اقتصادی لتک دولت ایران هستی و او قراردادگاه جر سوال اون یعنی و فشار تیرن که به خود افراد فکر پارلمان هن که به دولت بیشن که ام قراردادگاه اقتصادی لغو کن از آن که وقتی قراردادگاه اقتصادی لتک دولت ایران لغو بخو فلج به نظر اقتصادی و خود فلج بون دولتی که دیکتاتوره خود یکی او به اصطلاح ابزارسته که دولتی نتانه کشور اداره کرد حتی نتانه حقوق افرادی که لجیر تحت سلطه مستقیم خواه و با دولت اعتمادی مثل وقت سپاه پاسداران نتانه حقوقی بعد و دهنه خود هر اما باعث فلج ابزار او دولت اوید اما یکی تل تأثیر کنه مثبت بعد اما مسئله جهانی اوید حتی اخباری بود که خود چینیج ام مسئله حکومت ایران ام سرکوبی که حکومت ایران اکد محکومی کرده دستاورد کمی کنه پس ام کفالت سیاسی به معنی افشاگری رژیم ایران لتو کشورگل مختلفه و او که قراردادگاه تأثیر بعدی قدم بعدی اوست که قراردادگاه اقتصادی دانه بدانه لتک ایران لغو بید و باعث فلج اقتصادی ایران بید و دولت ایران زودتر به اصطلاح جای پای خالی بید و به اصطلاح بروخت. والله زۆر سپاس هاوڕێ سورەیە سپاس بۆ جوابەکانت هاوڕە ڕۆیە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیومانە کە مەراسماتی چلەی گیانبەخت کردووان جۆرێتر بەڕێوە دەچێت لە شارەکانی کوردستان هەروە لە شارەکانی ئێران مەسەڵەن ئیمڕۆ لە ئیزا چلەی کیان پیرفەلەک منداڵێک کە بەدەستی جەلاداری کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد لە شاری سنە ئارام حەبیبی لە شاری بۆکان دوێنێ لە شاری کامیێران و هەروەها ئیمڕۆ لە شاری سەقەز دانیال پابەندی بەڕێوەچوو پێتان وایە ئەهەمیەتی ئەم مەراسمانە چییە و چیمان پێئێژێ ئەم مەراسمانە کە ئاوا ئەبن بە جێگەی ناڕەزایەتی و دوژمندان دروستە بەداخەوەبان کێچێکی ماتەمیە چلەی عەزیزەکانت ئەڕێتەبان کرد بەڵام یەک چتێت هاوبەستگی مردمە هاوبەستگی کە لە ڕۆژێکە کە غەمبارن بە یەک و نیشانیان کە بازم عەزمیان جەزم بێ بۆ فشار هاوردن بە ڕژیم بۆ نابودیش ڕژیم چونکە کامڵەن دیارە لە سەری قەوری ئەو مناڵگەریانە بازم ئەوە داوا تەنە داوایکەکەن داوای هاوبەستگیەکەن داوایەوەکەن کە خوێنی ئەو ڕۆڵەگەریانە بە مفتە هەروان نەڕژگێتە زەوی و جواو ئەم زڵم و زۆرە کە ڕژیم کردی گیە جواوی ئەوە کەم ئەو ڕۆڵەگەریانیە نیایە خاک جواوی بنەوە جمهوری ئیسلامی لە واقعە بە هێنیکەن بە نابودی بکێشن مەسئلە ئەوەسە کە مردم لە هەموو شارێکە و ئەو هاودەردیە ئەو هاوغەمیە ئەوە کە هەڵستنەوە ئامادەن بازم بانکە غەمیانەست ئەو عەزمیانە جەزم بێ کە بازم ئەدامێ بن ڕێگەی ئەو ڕۆڵەگەریانە ئەدامە بن ئەتە ڕۆڵەی مناڵێتر لە ئایندا بازم خوێنین بە هەدەر نەچێ ئیجازە نان جمهوری ئیسلامی کە ڕۆڵەکانیان ئەوا بەگول لە بین وایای ئەدامیان کە ئەوانە نیشانەی وسەیانێ تۆ لە بانکەوە ڕۆڵەکەتەوە کە 20 ساڵ زەحمەتەوە کێشاگەن چەندین ساڵ زەحمەتت کێشاگە مناڵەکەت و بە نەتیجە گەیانگە بە فەقر و بەدبەختی مناڵەکەت و بە پایە گەیانگە بە قەوڵەکەی خۆمان کە بڕێت دەرس خوێنێ ئایندەی بێ لە جامعات بتوانێت تأثیر مثبتی بێ لە ئایندا بەڵام ڕژیمی جمهوری ئیسلامی ئەم سەرمایە عەزیزە ئەم سەرمایە خۆشەویستە کە هەمین بنەماڵەت و هەمین ملەتە بە گولێک لە بینەوەن ڕاحەت ئەوانن ئەوێتە باعیسەوە کە مردم بزانێ ئەرزشی ڕۆڵەکان خۆیان ئەرزشی مناڵەکان خۆیان ئەرزشی ئەم جوانگەلە هەم بزانن هەم نێڵن خوێنیان بە ڕاحەتی وەختە بە هەدەر چێت و نوعی هاوبەستگیە کە بە هەرحاڵ ڕۆژ بە ڕۆژ شعارەکانیان شعاری ژن زندگی ئازادیە شعارەکانیان مەرگ بەر دیکتاتۆریە شعارەکانیان نەشێ خامنەی لە بین بچێت سیستم ئەشێ کل سیستم و نظامەشە لە بین بچێت ئەوانە سەکە لە
سەری مەزاری ڕۆڵەکانیانە لە سەری قەوری عەزیزەکانیانە ئەم شعارە باسەکەن داوای هاوبەستگی داوای سەرنگونی داوای گیریان و شیوەن ناکەن داوای ئەوە ناکەن کە ئەترسن بەرعەکس پێژێ 1 نەفەر کوژدی 1000 نەفرا لە پسەریە پس نیشانەیەوەسە کە مردم نەترسیاگە لەو کوشتن بانکە دڵیان زەخمە بانکە ناڕەحەتن بەڵام داواکەن لە دایکەکان لە باوکەکان لە تواوی ئینسانەکانی ئازادیخوا لە ئێرانە پشتیوانیان کەن بێنە خیابانەکان هەرچێ زووترم سیستمە لە تێک بشکنن ئەوەسە کە لەسەر قەورەکان و ئێمە ئەی بینین بە وازەح و شعارەکانیان کە ئەژنەفین و کلیپەکان کە ئێنێنە دەرەوە کە تواشا کە ئەم مردمە بۆ وشتە دڵغەمبارە و چەنێ ئارزوی نابودی ئەم سیستمیانە هەست کە لە ئەرزی 43 ساڵە هەزاران بنە ماڵەیان ئەوە نیاگە خاک هەزاران بنە ماڵەیان زەخمار کردیا باوکودایکی لە سنێکی پیرا ڕۆڵەکان خۆیان لە جیای جواوی زەمانیان بوینن ئەزدواجیان بوینن زندگییان بوینن ئایندەیان بوینن بەڵام لەژێر خاکە مناڵەکانیان خانە ژێر خاک بازم هەرۆ باوکە پیرە بەرزەوێتەوە داواکایژێ هەڵسن مردم هەڵسن جوانەکان ئەم سیستمە لە بین بوون کەفرەکە لە ئێوە لە دەست نەدرگی ئەوانە ئەوینین لە مەرزی ئەم هێنا وەختی ئەوینن گەڵ کوشتە زەحمەتیان وەختی ئیطلاعیە ئان وەختی لە حسابەکانان شرکەتەکەن ئێمە ئەمە بینین وەختی داوای فراقانەکەن تواشاکە هەر بە هەر شکڵێکەر یەکێ فراقانەکان کە مردم بەرزەو بنم ئەو فراقانگەلە گشتی نەتیجەی ئەو گشتە ناڕەحەتی و ڕەنج و غەمەسەکە ئەیەن کە گەرەکیان نییە ئەمە ساکە بکرێت بەرعکس ئەشێ ئەدامەدار بێ و بتوانێت کە ئەم سیستمە هەرچێ زووتر بە نابودی کێشێ. بەڵای زۆر سپاس هاوڕێ ڕۆیە. هاوڕێ سورەیە لە ماوەی ڕابردوودا راپۆرتگەلێک بڵاو بووەسەوە کە خۆمان نەزانین لە کۆماری ئیسلامی هەموو کارێکی لێتێ لەم سێ مانگا بینیومانە چەندێ ئینسانی هەروە بە فیڕە و گیانیان لە دەستداوە بە فیشەکی جەنگی لەلایەن کۆماری ئیسلامەویەوە کوژراون لە جوان ڕۆ بینیمان کە بە دووشکا چەقەی لە خەڵک دەکرد و خەڵکی خلتانی خوێن دەکرد. راپۆرتگەلێ بڵاو بووەسەوە کە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیە تەجاوزی جنسیە کرێ ئازاری جنسیانە درێ ئەشکەنجە دەکەن کە ئەمە کارنامەی ڕژیمی ئیسلامیە. ئێوە پێتان وایە ئەمە دەتوانێت چەندە کاریگەر بێ و داکەی ئەتوانێت بەردەوام بێت؟ بزانم ئەم مەسئلە کە ئەلەنی بووگە ئەم مەسئلە کە خانم ڕۆیە عەزیز ئشارێکی لەسەر مەسئلەی قەور مناڵەکان و مردم باس هەم ئەلاڕەغمە ئەوە کە دڵیان تەنگ ئەلاڕەغمەوە کە دڵیان خوێنینم ئێلامەکەن کە بێن داوا ئەخوازن لە مردم بێن و لەم جۆنبشە شرکەتکەن ئەم مەسئلە باعیسەوێت کە ڕژیم بترسێت واقعاً ئەگەر لە بیرتان بێت قبلەن ئەگەر کەسی ئێعدامە کردیا خانەوادەکان ئەسن جورئەتیانەوە بڕۆنە دەرەوە بە ئێعلامکن بۆ مەراسم بۆ بگرن ولی هەرەوە کە مەراسم ئەگرن هەرەوە کە کەسکەلێکی لە زندان تێنە دەرەوە یا کەسکەلێکی شکنجە دریاگەن و باوکو دایکەکان جەسەدە ئەو مناڵگەلیانە ئەگرن تەحویڵەکەن و ئەبینن کە پێیان بۆ مناڵە تەجاوز کریاگە مەخفی ناکەن تابۆی ناکەن بەرعکس هاوارەکەن ئێلامەکەن ئفشاگەری ئەەکەن ئەم مەسئلە باعیسەوێت کە خودێ ئەفرادێک کە لە هەوادارە ڕژیمی و ناو دەستگاه حکوومەتە حاکمە هەن هەم بترسن لە وەختێکە ئینقلاب پیرۆزەوێت بترسن لە ڕۆژێکە بژن ئەی بەوە منش محاکماوم بە خاطر ئەم کارگەرە کریان ئەمە خیلی مهمە یعنی ئەمانە عقب نشینیەکەن و هەم اینکە ڕژیمیش بە هەر حاڵ ئەوەی چنیە کرد شعارەکە ئەمن ئەسن بۆ مهم لە وجهەی جەهانیە مسئله وجهه جهانی چی تا انازه کوی مهمه وقتی که اوی لسطح جهانیه مطرح بید که عناصر رژیم لزندانگله و کرو کنیش تجاوز کن اما مسئله مهمه که و من به نظر من وقتی که ام مسئله مطرح کرد و جهانی اوید و خود مردم ایران پخش اوید باعث اوید که رژیم لم کاره عقب نشینی کرد یعنی وقت جاران ایتن فکر نکاتو که اما مخفی امنه لنا خویانا امنه اما باعث وید که ایتن مردم بسان جرأت یعنی بین مبارزه کن چون خودم با کودک کن جرأت یعنی ام مسئله مطرح کن باعث آبرو خویان مثلا باعث آبرو روز یعنی نه با کودک کن تن مطرح یکن
جهانی ئەەکەن ئەلەنی ئەەکەن و من بەنظرم تأثیر مثبتێک بۆ جنبش هەیەی ئەوەسە کە ڕژیمە جمهوری ئیسلامی ئەترسێکە ئەم کارە ئەنجامە ئەگەر لە بێتان بێت لەسەر مەسئلەی ئێعدامیچە ئەم تەسمیم بوو سری ئێعدامکردی پشتەر هەمکە ولی وەختێککە مردم ئەم مەسئلەیانە مەترح کرد لەنظر کە ئێعدام کراگە کوڕەکەی من شەهامەت ئەویانە بوو کە بێژن کە حتا جەسەدەکەی بە ئێمە نانۆ الآن باعث بکە کە مدەتی ئەم ئێعدامگەلە ئەلەنیە متوقف بێت ئەم ئەلەنی کردنە ئەم تەجاوزگەرە باعثەوە کە لە خودە ڕژیم فرێک ریزش کات و ئەدەیەکیش بترسن کە ئەم کارە ئێدامە بێت. بەڵێ سپاس هاوڕێ سورەیە باسی تەئسیراتی ئەوەی کرد کە ئەگەر ئەشکەنجە بدرێ یان تەجاوز بکرێ ئەلانی بکرێتەوە باشترە. من خۆم لە چەند ڕۆژی ڕابردوودا پەیغام بۆ هاتووە کە لە دەوروبەری شارەکاندا بەتایبەت لە شاری کامێران کەسەیەکە گیراوە بەڵام بنەماڵەکەی لە ترسیەوەی کە حکوومەت فشاری هێناوە بۆیان زاتیان نییە باسیکەن یا قەڵیەوەیاندا ئەگەر سکوتکەن وەکو هەموو درۆکانیان ئێمە ئەتوانین کوڕەکەتان یان کچەکەتان ئازاد بکەین. پێتان وایە ئەو ڕسانەی بوونەی ئەوەی کە کەسەکان لە زیندانان هەر وەکو هاوڕێ سورەیە باسی کرد چەندە دەتوانێت تەئسیری بێت؟ نەزە من خەبەردانن ئەوە کە ئیعلامی کەنترۆڵەکانیانە زیندانە زۆر زۆر مهمە چونکی بۆ ئەزانین کامڵەن نەتیجەدارە ئەگەر بزانین کە کەسێکا لە زیندانە ئەوڵە نتوانیت بەرحاڵ جستجو بکەیت لە حالە چه شوێنێکە و جمهوری ئیسلامی ڕاحەت ناتوانێت ئەم ئینسانە ناپەدید بکات لە بینی بووە چونکی ئەزانێ چاوها بە شۆنیۆ کەسها بە شۆنیۆ کە گەرێکە بزانێ ئەم زیندانیە ئاخری چێ بەسەرە ئەو فرم مهمە کە ڕسانەگیری کردێ دوایەوەژە من بۆ ئەشێ خەجاڵەت کێشم دەستی زۆر تەجاوزی پێم کردە بۆ ئەشێ خەجاڵەت کێشم کرد سکوت کەم وەختی بە زەربی ئەسلحە و شکنجە بە منیان وتکە کە ئەو کارە بکە یا مەسەڵەن ئاعترافیان لێم سەندە بە زەربی شکنجە کامڵەن سیستمی جمهوری ئیسلامی سیستمێکە کە بجۆز شکنجە ئازار ئیسە جنسی و ڕۆحی نەوێت چێتری نییە وە گشتیژی ملت دەستی باز بووکە بۆ ئێران یانێ مردمی ئێران زۆر ئاگاترن لە جاران وەک جاران نەماگەن ئەزانن ئینسانێک کە ئەچێتێنە بە پای شکنجە ئەترافی پێکەن بە پای کوشتن ئەترافی پێکەن بە پای ئەوە کە بە زۆر و زۆری لێکەن یا ئەوە کە بیترسن کە پڕەکە دوا پێکەین کەنجەکە دوا پێکەین منەماڵەکە دوا پێکەین دایک دەکوژیندا ئەمە بە پای ئەوانە ئەترافی سەنگە لە زیندانیەکانمان یا لە بە جوانەکانمان کە تەجاوزیان پێکان لە جامعەت بۆشی شەرم بکەم ئاخر خۆەوە نەوگە کە دڵبەخای خۆم بێ خۆم ئەوە نەوگە خۆم حەزم کردوێ بە زۆر کردی گیانە پێ بەس ئەشێت سعام بەرزەوەکەمە کە با ئەگەر من واقعاً دنیامێکم گەرەکم نییە هەرەمە بەسەر دانێتر بێ بەسەر دوو جوانتر بێ ئەشی ئیعلامی کەم بە خاطرەوە ئەوڵەن جمهوری ئیسلامی کامڵە نەزانێت کە مردم دەمی بەرزە باسیەکە ئەتوانێ خەبار ڕەسانیە کردێ مردمەکە ڕاحەتتر ئەزانێ کە سۆزیەکە مناڵەکەی نیشتی هەر ئەم اتفاقاکە بێت کە لەسەر فڵان مناڵەکەیگە هەرم تەجاوزەوە ئەم بێ احترامی ئەم شکنجەوە احترافی پێکردن پس ئەشێ وریابم بێمە دەرەوە کە دەنگم بەرزەوەکەمەوە ئیجازە نام ئەم کارگەلە کردێ کولی ئەو ڕفێقا ئەو خانەوادەگەلەوە دەنگیان بەردەوە وان دەنگیان نەبەسیاگە وا قسەیان کردە وا سایان هاتکە دەرەوەی وڵات هەرەوە کە مەسەڵەن سورەیە خانم باسی کرد پارلەمانی ئۆتریش بۆ ئاخرەوەختە عینی کرد کەفاڵەتی سەوردێک وەختن زیندانی کرد بە دلیلەوە کە ڕەسانە کریا بەبوونیەوە خەبەرنگارێک کریا بەبوونیەوە ئێمەگەل بۆ ئەچینە بەر چزانم سفارەتی ئێران لە ئوروپا یا بۆ وەختە تەحەسونەکەن یا بۆچین تەزاوراتەکەن بۆ گەرەکمانە سای ئەمانە بڕگەیتە دەست پارلەمانتەریسەکانی ئوروپا بۆ وەختی ئەزانین ئەم اتفاقگەلە کەفکە فرەتر ڕەسانە ڕایەکەین و جمهوری ئیسلامی ئەو فشارابان سەریەوە کە نەتوانێت مناڵەکانمان هەروە سەر بەمیسکە ئێمە دیمان بنەماڵەگەلی وا سکوتیان کرد بەداخۆ جوانەکانیان ئیعدام کردیان و معلوم نەڵانە جەنازەکانی ژیانیان کوێنە ئەوە یا ئەوانە وا سکوتیان کرد بەداخۆ ڕۆڵەکانیان دوای چەند ڕۆژە مردن بدوناکە بزانن بوو مردن ئەوانە فرم مهمة كالعانة عالم وعزيتها دروس خوش نية ناراحت كنا ندس فشاركي عصبي وروحي تس بهر حال وقت فشاركي جسميان بيد تجاوز هيك وقت تجاوزني كلبات تأثيري بلبات إنساني كو كتجاوزي بيكرجي
کە چه وەعزیەتێکی ڕۆحی هەست بەڵام ئینسانەکانش بۆ بزانن کە ئەمە بە ئەجبا کریاگەمە لەژێر شکنجە کریا خواهانی نەوگم ئەشێ دەنگ بەرزۆکمەوە کە فێتر لەو ئینسانگەلە وایەنە بەسەرنەی حتا متاحتر بێ حتا دەنگن ڕساتر بێ جمهوری ئیسلامی پاشەکشترێ وێ و جورعەت ناکە فرەتر وا بکا بە جوانەکانمان ئەوە زۆر زۆر مهمە بۆەوە کە ئێمە بتوانین سای ئەو ئینسانگەلە ئەو جوانگەلمانە بگەینین بە دنیا کە بزانیت جمهوری ئیسلامی چه حکوومەتێکە بۆ ملەتەکەی خۆی ڕەحم ناکە بە ملەتەکەی خۆی چاکە بۆ ملەتە بۆەوە کە فقط بمێنێتەوە فقط بەخاتر مانەوە چه جەنایەت گەلێکە کات بە ڕۆڵەکانمان ئەو ساگە لەسە وارعانە لە وڵاتە ئوروپایەکانە بەرزەو بووگەسەوە نمایەندەکان بەرزەونەوە بە یەکەوە هاوکاریەکەن مەیلە نێرن بۆ یەکترین ئێتڵا ڕسانیە گەن لە بین خۆیانە کە ئێمە چۆن هاوکاریکەین هاوبەسیکەین کە بتوانین اتحادمان بێ لە مەسەڵا نۆختە لەو ڕابطە کۆمەکەین بە مردنی و بارزی ئێران ئەوانە زۆر تەئسیر گوزارە بە هەرحاڵ سای ئەوانە سەر کە ئێمە ئەژنەفین و مردم لێرە هاوکاریەکە بە یەکەوە و فرفرە مهمە داواکەم لە توا و دایک و باوکەکان بە هەرحاڵ گشت ئینسانە ئازادی خانەکان داواکەم بنە سای ئەو ڕۆڵەگەلەوە هان لە زیندانەکان جمهوری ئیسلامیە و تێنە دەرەوە سکوتیان پێ مەکەن بەنگتان بەرزەوکەنەوە ڕۆڵەکانتانەکە فێتە زیندان فەوری ئیطلاع ڕسانیکەن بە هەر شێوەیە کاتوانن بۆ هەر گروهێک و هەرکینەکەینێنە بە شەرتێ فقط سای مناڵەکانتان بێتە دەرەوە مردم بشنەفێت با مناڵەکانتان بدون بەس لە سکوتان لە بین نەچێت چونکە حیفەوانە سەرمارەیە جامعە ئێمن ئەشێ ئێمە هۆش ئەو ڕۆڵەگەلمانە بێ بەرحاڵ من فقط داوامەوەسە کە مردم سای بەرزەوکە چونکەوە لە شکنجە و لە ئازاران بنیام سکوتەکە ولێتە سکوتیشکەین بە زەرەرمان تواوێ وەک ساڵیانی ساڵ کە سکوتمان کرد لە هێنەکان تراوە ئەکریا ڕۆڵەکانمانیان ئەعدامە کرد دەستیان نەبەست و لە بانۆیانیان خستە خوار و دەنجوەکانمانیانە کوشت و مردم سکوتیان کرد و ڕۆژ بە ڕۆژ ئەعدامەکان لە ئەکریایە لە جەنازەکانی ژیاندیان نییە مەزارەکانی ژیاندیان نییە ئەلعانە دایکەکان ئەگیرن ئێژن خۆزگار ڕۆڵەکانمان بمەزانیای ئەو ئانەس قامان بەرزەو بوایەوە ولی ئیسە کە جەماعەتی شروعی پێکردگە پس داواکەم کە گشتی بە یەکەوە شروعی بکات کە ئەم ساعە نەخەفێت ئەوە زۆر زۆر مهمە بۆ هاوکاریکردن بە یەکەوە بۆ ئەو ڕۆڵەگەلمانەوە هەن لە زیندانە بتوانین گیانیان لە ئەمانەتان نگابێرین یان ئەمنیەت گیانیان پێبێن تاو جێگە بۆ مانەکردگە ئەشێ ئێمە شابێرین لەسەر جمهوری ئیسلامی کە نێڵین ڕۆڵەکانمان ئیعدام کرد سپاس هاوڕێ ڕۆیا من لە قسەکانی وا تێگەیشتم ئەگەر لە خەفا ئەم کەسانە بمێنەوە باس نەکرێ لەوانەیە تاریخێکی تر وەکو ساڵەکانی 60 دووبارە بێتەوە لە دەستپێکی ئەم شۆڕشەوە کۆماری ئیسلامی زۆر هەوڵی داوە تەفرەقە بخاتە بینی خەڵک بۆ نمونە لە شارەکانی کوردستان ئەگەر کەسێک بەدەستی خۆیان دەکوژرا و بە گولەی جەنگی دەکوژرا زوو پەنایانە بردە بنەماڵەکان بنووسن کاوە لەلایەن حیزبەکانەوە کوژراوە ئەوەی چی پوچەڵ کراوەتەوە بە خۆشحاڵیەوە ئێستا کەیش بۆ نمونە هەر لە دوێنێ و پێرێ لە شارەکانی کوردستان بنەماڵی گیان بەخکردوان باسی ئەوەیان کردووە کە کۆماری ئیسلامی ئەم قسەی کردووە کە بنەماڵەکان بوونە سەر بنیار شەهید منزومەوەی مەبەستی ئەوەیە کە تەفرەقەیەکی دووبارە بەڕێگەی جۆرا و جۆرە بخاتە ناو خەڵک بەڵام خۆشبەختانە خەڵک بە قەوڵی هەردوو میوانی خۆشەویستی بەرنامەکەمان زۆر لەوە ئاگاترن کە ناچن بە دەمی ئەو تەفرەقانەی کە کۆماری ئیسلامی بیخاتە ناو خەڵک هاوڕێ سورەیە ئەگەر بم هەوێ وەکو ئەوەی کە باسی سازماندەهی بکەین ئەم شۆڕشە بۆ بەردەوامبوونی نیازی بە سازماندەهی هەیە پێتان وایە ئەو سازماندەهیە دەبێت چی بکرێ لە دەرەوە دەتوانین چی بۆ بکەین ئەم شۆڕشە لە دەرەوە ئەتانێ ئەم شۆڕشە سازماندەهی کە ئەکرێت ئەوەسە کە واقعان ئەحزاب مختلف ئەشێ هاوکاریکن لەسەر پلتفۆرمێک مشخص لەسەر بەرنامەیەک مشخص هەم بۆ دۆران بۆ ئەم دۆرانە سازماندەهیکەن دۆران هەم بۆ دۆران گۆزار کە بتان تا زمانێک پارلەمانێک مردمی تەشکیلەوێت مهمترین مەسئلەی کە ئێمە یەکێتر لە مهمترین مەسئلەی کە ئێمە ئەتانین واقعا ئەم ڕژیمە بەزانوو دەربێرین وەلای وێن لە سەتحی ئێرانە
اتحاد أحزاب مختلفة. چون وقتی که احزاب مختلف اتحاد يعني به طبیعتا برنامج مشترک اگه وقتی به برنامج مشترک بگیم با جنبش ایران طبیعتا یک هماهنگی لبین جنبش که فرضاً لکردستان هست، لسیستان بلوچستان هست، لآذربایجان هست، لسایر مناطق ایران هست، یک هماهنگی به وجود و او باعث شود که ام هماهنگی باعث شود که یک قدم بس لیک سطح امانه قدم هلگرن و دستاورد باشتر وقتی که ام رژیم بروخت ازانن که ام اپوزیسیون وقتی به توافق گیگن ایتر او وقت اختلاف نظر یعنی لسر او که انتخابات اشی چون بید چون مردم دعوت کن به انتخابات چه برنامه کن بید با دوران گذار تو امانه الان وقتیه که احزاب مختلف به تشکلی کن بید یکی لکار یکی مسائل مهمی که ام تشکل ام اتحاد اتانی بید اما که به طور مداوم لمردم بخوازن که کسکلی که ازانن که شکنجه گرن یعنی کسگلی که لزندان هن و زندان بانه کن خوان اناسن شکنجه گر خوان اناسن یا کسگلی که هنده درو هاوسای کیانست و از ام هاوسا رتبه مهمی که لناو بسیجه هست لناو سپای باستارانه هست امانه اعلامی کن و افشاگری کن وقتی که اتحاد درست لنا اپوزیسیون بید ام کاریچه برنامه ریزی کد ام لیست کله برنامه ام لیست کله به قول معروف دای انید و وقتی که ام رژیم بروخت ام لیست کلی هست و ایا به کشورگل مختلف که ام کس کله با عکس و با کارگل کردیگانه ایا به کشورگل مختلف که سعودی امانه امکان او که پناهنده بون به کشورگل مختلف نیان بید و یا امکان او که به اصطلاح رو عوض کلنا ایران بنو خوان به انقلابی بزن و دوار و کارگلی که واقعا کردن حتی سواکی گل دوره انقلاب کردن ابزارگل انقلاب داخل ایران به دست نگرن یعنی ام اتحاده باعث شود که روشگل ثابت و درست و اصولی به مردم اعلام بکرگید و مردم لبان خط درسته که حرکت کن یکی او حتی اون مسئله که رفیق روی گرامی مطرحی که مسئله او که لخانواته کن توا احساب یکو بین لخانواته کن لم مرحله خواهش کن که هر وقت جوانی کن کفت زندان شکنجه دریا امانه اعلام بکن یعنی وقتی که اتحاد لبین احزاب مختلفه بید خط مشترک آن و مردم اعتماد بیشتر اکن به اپوزیسیون و مسئله که هست او دلگرمی بیشتر لبیانا به وجوده کما اینکه بنیام لناو کلاب هاوس اشنوی کسکلی کل ایران و تین ناو کلاب هاوس دعوا اکن که ایمه گرک مانو واقعا رهنمود بن جمعه اپوزیسیون لخارج از کشور متحد اما وظیفه مهم اپوزیسیونه که اتحادی بی و تشکل خواهی به وجود بید و تشکلی بید طبیعتا اتانه کمک کرد که تشکلگری کش لایران منسجم و حساب شده تشکلگری به وجود بید که ام جنبشه به اصطلاح به هدف دهایی خواهی که سرنگونی ام رژیم است بگید لازم اشاره کنم به مسئله که چه گاهی وقتا بعضی لدوستگل و یا دوستگل خارجی مطرح که اپرسن ام سواله که آیا واقعا ام جنبش لایران هست اتانه به هدف بگه که ام رژیم محلی چه اختلافی که هست لگل جنبشگلی که کل پریودگل مختلفه بعد از انقلاب 57 اتفاق کرد من جوابی که ایما ام جنبشی که مردم هیچ گونه امیدی کن ایتر بم رژیمه و یا کسکلی که رفورمیست بونو به قول معروف اصلاح طلبون اگر او جنبش گرل گذشته که بعد از 57 هر به طور مقطعی اتفاق کرد و به شکست روبرو بود او بود که اصلاح طلبگل هر ایامود اما گرک مانه جنبش بید که مسالمت آمیز بید و اما تغییراتی بوجود و مردم اعتمادی هم ولی ام دوره ایت مردم اعتمادیشان نماگه در نتیجه جوامن همیشه اواسه به دوستگل که اروپایی که ام جنبش فرقی هست بخاطر مردم به طور کلی اعتمادی لما دولته لدست داگه
بەڵێ زۆر سپاس هاوڕێ سورەیە، سپاس بۆ ئامادەبوونت. هاوڕێ ڕۆیە کاتی بەرنامەکەمان زۆر نەماوە، 5 دقیقە فرسەتمان هەیە بۆ ئەوەی کە ئێوەش ڕای خۆتان لەسەرەوەی کە بۆ داهاتوو دەبێت چی بکرێت دەربڕن. فقط بە کورتی ئەگەر بکرێت زۆر سپاس دەکەم. بەڵێ یەکێکی هاوبەستگی هەروە سورەیەخان مشارەی پێکردین ئەحزاب، مەخصوسەن ئەحزابی چەپ کە واقعان ئەحزابێکی ڕادیکاڵە لە جنبشی ئێرانە کە جەمەوە بنن بۆ هاوکاریکردن فرەتر بە یەکەوە. ئەحزابگەل کوردی هەروە دانیشن و خەڵگەل مشتەرە کەس کە توانێت تۆ لەم حاڵەتی لەم گوزەرا بە یەکەوە دانیشی هەماهانیکەی کە بتوانی هاوپشتیوانی لە ناوەبی هەروە کاڵعانە هاوپشتیت کردگە لە دەرەوە لە ناوی ژۆختە هاوپشتی ئەحزاب فرە مهمە کە لێران نیشانی بە ئەحزابگەل منزورم ئەحزابگەل لە ئازادی خاو وەختە چەپی ڕادیکاڵی ئەو جامعە کە بیشتر بە یەکەوە دانیشن هەماهانی بکەن چەپ بکەن چە خاڵگەلێک مشتەرێکیانت بۆ کە بتوانن ئەم چتە بە نەتیجە بێرن. وەلی ئەشە زۆر موازب بن مردمی ئێرانشە زۆر موازب بێ کە گۆڵی بازێ ئاهێنگەل نەخۆن چزانم سیاست مەدارگەل نەخۆن کە لە دەرەوە دانیشکن و فقط قۆڵ و قەرار ئان کە بە هەر حاڵ دنیاکی ڕۆیاییتان بەدەستێرین بەڵام قۆڵ و قەرارەکانیان بڕێتە دووە بشکنن و وەک جمهوری ئیسلامی چۆن لە ئەوڵ انقلابە قۆڵ و قەراریدا زندگی خۆش و چزانم ئازادی و مردم دانیشێت و بە پوڵ نەفت زندگیکی مرەفەق و باشی بجۆز فەقر و بەدبەختی ناوت دانگۆڵ ئەوە نەخۆن بازم ئەحزابێک وها بێت گۆڵ بەرحاڵ کڵاوبەرداری کە ئەم جنبشە لە چاڵێتر بیواتە ناو چاڵێتر و زندگی ئینسانەکان وێرانکە. وەلی فرە من موافقەوەمە کە ئەحزابی چەپ و ڕادیکاڵ و ئازادیخوا گشتیان بە یەکەوە دانیشن خاڵگەل مشتەرەکەس بە هەر حاڵ وەختە بە یەکەوە هاوکاریکەن بۆ ئەوە کە ئەم جنبشە هەرچێ زووتر بە نەتیجە بگەین چونکە واقعاً حیفە لەوە زیاتر جوانەکانی ئێمە وەک گەڵا بوەرن. ئێمە احتیاجمانت بە هاوبەستگی و هاوپشتێکی فراوان و هەروەها داواکەین فشارێکی فرەبێرین بۆ وڵاتە ئوروپاییەکان کە وەعزینی اقتصادیان لە تەک ئێرانە بە تۆرکولی قەتکەن. ئەو مەسئلەی اقتصادە فرە مهمە دوایەوە مردمی ئێرانیش بە وریایی و هەرەکەتکەن لە ڕاپێ شعارەکانیان لە ڕاپێ هەبووینە بەرەوەی ئەم ئاعترازاتە کە وجودیەس نەتوانن کە ئەم هینە گشتە دەساوەرە کە تاالعانە بەرگە بێنەتیجە بێت. بەهەرحاڵ کۆمەکردن یەکترین فرە مهمە ئێمە گەلیش کە لە دەرەوە کە بتوانانی سعی ئەو مردمە بینکە لە ناوە کە گیانان شکنجا کێشن زیندانە کێشن بتوانین فرەتر سایان بین لە دەرەوەی وڵاتە و فشار بینین بۆ وڵاتگەل ئوروپا و ئەمریکا کە بتوانن هاوپشتیوانیکەن لە ڕاپەی اقتصادیا بە جامعەی ئێران ئەویش فقەتەوە نە دەقاڵەتی سیاسی فقط دەقاڵەتی اقتصادی کە ئەو ڕەوابطەی اقتصادیانە وا هەست لە ڕاپەی خەرید و فرۆشیانە بیوەسن. ئەوە گەورەترین کارێکە کە ئێمە لێرە ئەتوانین بیکەین کە جمهوری ئیسلامی بەزانێ و کێشن هەرچێ زووتر. ئەوە نەزەرین یەک ئەگەر ئیجازەم من حەزەکەم ڕووکەم لەو کەسانگەلەوە لە رادیۆ تەلەڤیزیۆنەکانی جمهوری ئیسلامیە کارەکەن با تەوەجە بۆ کە سەر ڕۆژە تواوی ئەو اعتراضاتە تواوی ئەو ئینسانگەلە چەندین سەد نەفەر وەختە مردگا کوژیاگە شەهید کریاگە هەزاران نەفەر ها لە زیندانە وەلی بەداخەوە مۆزدورانی وەختە رادیۆ تەلەڤیزیۆنی جمهوری ئیسلامی سکوتیان کردگە بانکی قەوڵیان داگە کە لە وەختی کارەکەن ئەشی اعتراضاتی مردم مەترحکەن ئەشێ ئەو شتەوە لە جامعە ڕوات ئەشێ نیشانی بن بەڵام سکوتیان کردگە ئەوە واقعاً مای نەنگ ئەو ئینسانگەلنەوە لێ ناکارەکەن بەڕاستی کە ناتوانن سای ئەو مردمە نیشان بن بە دەرەوە بە باشی ئەگەر ناتوانن ئەگەر جورئەتیان نییە حداقە بێنە دەرەوە جا لە ئەو سیستمە کار نەکەن خدایان کوژن هەداقە بێنە دەرەوە گیان ئەوان لە گیان ئەو گشتە مردمە ڕەنینتر نییە کە ئاوا سکوتیان کردگە و بەرعەکس لە تەلەڤیزیۆنەکانە بەرنامەگەلێکی نیشانە کە گویا ئێران لە سڵح و سەپاژیانەکە هیچ اتفاقی نەکەفکە مردم معتەرز نییە هەرچی ڕۆژە ئاگر لە خیابانەکانە تەزاهورات نییە هەرچی ڕۆژە ئیعدام ناکرد یا چی ڕۆژە تەزاهورات ناکرد. بەهەرحاڵ حەزم کرد ئالم سای خۆم گێنم ئومیدوارم کە بژنەکەم کە چەندێ واقعاً مایەی شەرمەزاریە بۆ ئەوانە کە واقعیان دەگە سای مردم بشن پەخشەوکەنەوە لێ بەداخەوە هین جەماعەتی مزدور فقط پەخشەکەنەوە. زۆر زۆر سپاس هاوڕێ ڕۆیا سپاسی هەردوو میێوانی بەڕێز هاوڕێ سورەیان نەدیمپور
چالاکی مافی مرۆڤ و چالاکی بواری ژنان و هەروەها هاوڕێڕۆیان مەحموودی کادری لە مێژینەی حزبی کۆمونیستی ئێران کە لە بەرنامەی ڕاستەوخۆمانە بەشدار بوون. سپاس بۆ هەردوو میێوانی خۆشەویست. نەویسرای خام هەروە لە ئێوەش یەک دنیای سپاس وەختەوام ئەو مەردمە عەزیزاکەم کە چاویان ناپێمەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. هەتا بەرنامەیەکی تر و شەوێکی دیکە ماڵاوە. Merhaba diktatör! 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 غمی مرگی ایوان نای سرشانی که وطن رمان غمی مرگی ایوان نای سرشانی که وطن رمان ایوان توری نبن عواني فشلة الدكن أبروي نتوو أبروي خيانو نتوو دبن شهيد نامي شهيد نامي شهيد نامي شهيد نامي شهيد نامي شهيد نامي كردستان نامي بردك دشمن قاتل ارزاق كردستان نامي بردك دشمن قاتل ارزاق كردستان نامي بردك دشمن قاتل ارزاق دائما بيدور الله شرط بسيري تولا دائما بيدور الله شرط بسيري تولا نازلين لولين نهاري كي ناسك لجقي عشق ودلداري لجقي تفريح وياري لباتي بخشيني دلو مستان بياك بدي ياري كورنكي جان تازلاوان دشنا سنگر هر بشادي هم روجي بر خدانو شهيد بونا تعزادي هم روجي بر خدانو شهيد بونا تعزادي شهيد 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 رمزي آزادية شهيد تاجي سرورية دنجي هخوازي قلقوا لخنية وداجارية بيني آزادي ويكساني وقلي بديارية
دڵستانی هەرێ دڵێکە لە بڕینی هەناسەیکە لە ناشتنی کوڕیا کچیە لە مردنی هەر باوکیەکە چاکەزانین و دڵنیان نزیکە بێ ڕێگەی دوورمان بۆیە کاتێتان نێژین و ئەبێتە سرود بێژان